محەممەدی حاجی مەحموود باز لە بڕیارەکەی دادگای فیدراڵی لەباری نەوت و گازی هەرێمی کوردستان دەکات. پەرلەمانتارێک ئاشکرای دەکات ڕۆژانە زیاتر لە 30,000 بەرمیل نەوت لە دەرەوەی حکوومەت دەفرۆشرێت. هەڵوێستی تاران دەربارەی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئاشکرا دەکرێت. سڵاوتان لەبێ لە شاپرسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕای دەگەێنێت ئەگەر بڕیاری دادگا بەیانی هەر شتێک بێت دەرگایەکی گفتوگۆ لە نێوانی یەکێتی و پارتی دەکرێتەوە تاژڵێت یەکێتی و پارتی بە نیو کاتژمێر ڕێک دەکەون. محەممەد حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست ڕایگەیاند سبەینێت دادگای فیدراڵی بڕیار لەبارەی یاسایی بوون یان ڕەتکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ جاری دووەم بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق بدات. ئەم بڕیارە هەر چۆنێک بێت گەڕێکی تری گفتوگۆ لە نێوان یەکێتی و پارتی دروست دەبێت. دەژڵێت یەکێتی و پارتی هیچ کات دەرگای گفتوگۆیان دانەخستووە و ئەگەر بیانەوێت نیو کاتژمێر پێش کۆبوونەوەی پەرلەمان دەتوانن بگەنە ڕێکەوتن. باسی لەوەش کردووە ئەگەر کورد بڕیارەکەی دادگای فیدراڵی قوبوڵ بێت لەبارەی دۆسیەی نەوت و غازی هەرێم ئەوە دەبێت ئەوەشی قوبوڵ بێت کە بەڕێوەبەری ناحیی بامەڕنی و بیارە عەرەب بن و ئەوان دایبنێن. محەممەدی حاجی مەحموود سەرسوڕمانی خۆی لە واژۆی دوو ئەندامە کوردەکە لە دادگای باڵای فیدراڵی نیشانداوتی ئەو دوو ئەندامە کوردەی دادگای فیدراڵی دەبوو ئەو بڕیارەیان سەبارەت بە دۆسەی نەوتی هەرێم واژۆ نەکردایە ئەگەر بڕیاری زیندانیکردنیشیان بدرایە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات لە ساڵی 2020ەوە وەزارەتی سامانە سروشتەکان ڕایگەیاندووە نەوت بە تانکەر ناپرۆشن و ئەم ڕۆژ نوێنەری حکوومەتی هەرێم وتوێتی ڕۆژانە 30 تا 35,000 بەرمیل نەوت بە تانکەر لە ڕێگەی ئێرانەوە دەفرۆشن. عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیان بە پێنووسراوێک لە ڕۆژی 1 2020 وەزیری سامانە سروشتەکان لە وەڵامێکی پرسیار و بە دوواداچوونی ئەواندا وەڵامی داوەتەوە. وەزارەتی سامانە سروشتەکان لە ڕێگەی تانکەرەوە نەوت نافرۆشێت. گوڵپی دەپرسێت ئەمڕۆ نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران وتوێتی ڕۆژانە 30 تا 35,000 بەرمیل نەوت لە ڕێگەی ئێرانەوە دەفرۆشرێت کەواتە کێیە ئەم نەوتە دەفرۆشێت؟ پێویستە حکوومەت بە فەرمی ڕوونکردنەوە لەبارەی ئەوە بدات. ئەمڕۆ نرخی نەوت لە جیهان گەیشتە نزیکی $100 و هەرێمی کوردستانیش ڕۆژانە زیاتر لە 460,000 بەرمیل نەوت دەفرۆشێت. بەڵام سەرجەم خانەنشینان و بەشێک لە فەرمانبەران تا ئێستا موچەی مانگی یەکیان وەرنەگرتووە کە تەنها 1 هەفتەی ماوە مانگی دووش بە کۆتا بێت. نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران هەڵوێستی ئەو وڵاتە بەرامبەر بە بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی دژی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. دەژڵێت پێم وانییە ئێران بتوانێت پێچەوانەی ئەو بڕیارە بجوڵێتەوە. نازم دەباخ نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران بادەنگی ئەمریکای وتووە پێم وایە بۆچوونی ئێران وەک بۆچوونی وڵاتانی دیکەوایە هەمویان یەک بۆچوونیان هەیە لەسەر ئەوەی کە دادگای فیدراڵی عێراق بڕیاری داوە بەڕاگرتنی فرۆشتنی نەوتی هەرێم بەبێ ڕەزامەندی حکوومەتی ناوەند لە چوارچەوەی یاسای فرۆشتنی نەوت و گاز. دەژڵێت واتە ئێران وەک هەر وڵاتێکی دیکەی دەرەوە ئەوە بە کێشەیەکی نێوخۆیی عێراقی دەزانن. پێویستی بەوەیە کە حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند لە ڕێگەی یاسایی و سیاسی ئەو کێشەیە چارەسەر بکەن بەڕەچاوکردنی ماف و بەرژەوەندیەکانی هەردوولا. بۆیە پێم وانییە ئێران بتوانێت پێچەوانەی ئەو بڕیارە بجوڵێتەوە. لەبارەی ئەو دەنگۆیەش کە باز لەوە دەکەن ئێران نەپشت بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراقەوە بێت. دەباخ دەڵێت وای لێ هاتووە ئەگەر بێت و بەفر و باران لە ناوچەکە ببارێت زیان لە هەرێم و عێراق بدات دەڵێن خەتای ئێرانە. لە ڕۆژی حەڤەی ئەم مانگا پەیوەندێکی تەلەفۆنی لە نێوان موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەنجامدرا و بڕیاردرا کۆبوونەوەیکی سێقۆڵی لووتکە لە نێوان ئەو دوولایەنە و هاوپەیمانی سیادە ئەنجام بدرێت. بەڵام هیچ کۆبوونەوەیەک نەکراوە و شیعەکان لە یەک نزیک بوونەتەوە و بارزانیش بیر لە هاوپەیمانیەتێکی نوێ دەکاتەوە. بە گوێرەی میدیا عێراقیەکان موقتەدا سەدر ئامانجی سەرەکی لە چوونە بەغدا بۆ کۆبوونەوەی سێقۆڵی لووتکەیە لە نێوان خۆی و هەردوو هاوپەیمانی بارزانی و حەلبوسی باس لەوەش دەکرێت سەدر لە بەغدا دەمێنێتەوە تا ئەو کۆبوونەوەی ئەنجام دەدرێت. پێشتریش پەرلەمانتارێکی پارتی بە ئاژانسی عێراقی ڕاگەیاندەبوو سەدر و حەلبوسی دەچنە هەولێر و کۆبوونەوەی سێقۆڵی لەوێ ئەنجام دەدرێت. هاوکات ئەمڕۆ سەرچاوەیەکی سیاسی ئاگادار بە ئاژانسی معلومەی وتووە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان
زۆر لە ئاستی کارکردنی هاوپەیمانی سێقۆڵیان لەگەڵ سەدر و سوننەکان نیگەرانە و لە بابەتەکانی پەیوەست بە هەرێمی کوردستاندا لە پاڵ پارتیدا نەوەستاون. بۆیە بارزانی بیر لە هاوپەیمانیتێکی نوێ دەکاتەوە لە بەغدا. لای خۆشیەوە مەشعان جبوری پەرلەمانتاری عێراق ئاشکرای کردووە ئەم هەفتەیە لە هەولێر هیچ کۆبوونەوەیکی هاوپەیمانی سەدر پارتی حەلبوسی ئەنجام نادرێت، وەک ئەوەی زۆرێک لە میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن باسییان کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.